بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بینەرانی ئازیز و خۆشەویستی بەرنامەی خزمەت خۆشحاڵم خۆی گەورە دەرفەتی پێدەین لە ئەڵلقەیەکی نوێدا بە ئێوەی ئازیز و خۆشەویست شاد بووینەوە. خزمەت ئەم جارە لە هەولێری پایتەختی هەرێمی کوردستانەوە لە ئەنجومەنی پارێزگا لە خزمەت فراکسیۆنی خزمەتین لە شاری هەولێر. بێگومان فراکسیۆنی خزمەت لە ئەنجومەنی پارێزگای هەولێر لە هەردوو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی و یەکگرتووی ئیسلامی بە سێ ئەندام پێگاتوە. ئێستا ئێمە لەم بەرنامەیەدا دەمانوێت بزانین ئەو دوو بەڕێزەی لە پشتی کۆمەڵی ئیسلامین چیان کردووە لە ماوەی ڕابردوودا کە دەست بەکار بوون، چ خزمەتێکیان کردووە لەو بەڵێنانەی لە کاتی بانگەشەی هەڵبژاردنە داویان بە دانیشتوانی پارێزگای هەولێر چەندیان لێ جێبەجێ کردووە و ئەوەی جێبەجێیان نەکردووە هۆکارەکەی چییە. لە خزمەت هەریەک لە بەڕێزان عەباس محەممەد سەرۆکی فراکسیۆنی خزمەت لە ئەنجومەنی پارێزگای هەولێر، هەروەها شنار جەلال ئەندامی ئەنجومەنی پارێزگای هەولێر لە فراکسیۆنی خزمەت لە پشکی کۆمەڵی ئیسلامی. سوپاس بۆ ئامادەبوونتان. کە عەباس ئەگەر لەو پرسیارەوە دەست پێ بکەین، گرنگی و ڕۆڵ و پێگەی ئەنجومەنەکان بە شێوازێکی گشتی چییە؟ بەتایبەت لە پارێزگای هەولێر گرنگی و ڕۆڵی ئەم ئەنجومەنە چییە؟ دەتوانێت چ بارێکی لاری هاوڵاتیان و دام و دەستگاکان ڕێک باتەوە؟ ئەگەر ئەم ئەنجومەنە هەبێ ئیسفادەکەی چییە؟ ئەگەر نەبێ چ فەراغێکمان بۆ دروستەکە؟ بەڵێ، بەناوی خۆی گەورە زۆر سپاس بۆم دەرفەتە، دەستان خۆش بێ. حەقیقەتەن بوونی ئەنجومەن بەسراوەتەوە بە پرسێک کە لە ساڵانی ڕابردوودا هەنگاوی بۆ هاوێشترا وەکو هەرێمی کوردستان هاوشان لەگەڵ سەرجەم ئیدارە یەخت بڵێن ڕۆتینیەتەکانی ئیداری لە یعنی دنیادا بە سیستەمی لا مەرکەزیەت هەرێمی کوردستان ئەم هەنگاوی بۆ هاویش بۆی بتوانێتن لە داهاتووە یەکە ئیداریەکان بە شێوەیەکی لا مەرکەزیەت کارەکانی خۆیان ڕای بکەن بۆ ئەوەی ڕۆتینیات تێدا کەم بێتەوە، گەندەڵی تێدا کەم بێتەوە. هەدەفی دروستبوونی ئەنجومەنەکان لەم پێناوە بوو بۆ ئەوەی لا مەرکەزیەت بچەسپێتن و وەجێبەجێ بکرێتن. ڕۆڵی ئەنجومەنەکان هەروەکەوەی کە لە یاساکە داتوە ئێمە بەپێی یاسای ژمارە 3 ساڵ ڕۆڵەکە ئەو هەدەفەی لە پێناویە دامەزرا بە فعلی هاتووتە دی؟ ئەنجام دەمەوێت ینی تەفاسیلێک لە پێشەکە باسکەین نێزە باسی ئەوە دەکەین کە مەسەلەن تا چەند تحقیق بۆم ئامانجە بەپێی یاسای ژمارە 3 ساڵی 2009 کە تایبەتە بە دروستبوونی ئەنجومەنەکان لەم یاسایەدا ڕۆڵ و دەسەڵات و کاریگەری ئەنجومەن دیاری دەکات. لەوێ ئامانجی ئەنجومەنمان پێ دەڵێ کە ئەم ئەنجومەنە لە پێناو دەست بەکاربوون و هێنانەدی لا مەرکەزیەت، لە پێناو نێشتنی ڕۆتینیات، لە پێناو خزمەتکردنی هاوڵاتی کە تێیدا لەم یاسایە باسەکاتن کە هاوڵاتی دەبێتە چەق و ئەم دەسەڵاتەی حکوومەتە خۆزیە بە دەوریدا دەخولێتەوە و دەبێت لە خزمەتی دابێتن وەکو یەکە ئیداریەکەی ئەم پارێزگایە. بەڵام ئایا ئەمە بە فعلی ئەنجومەن ئەم ڕۆڵەی خۆی بینیوە؟ هەڵبژاردنەکە کرا بە بڕوای ئێمە، هەڵبژاردنەکە بەڵێ کرا، هەنگاوی یەکەمی بۆ هاویشترا، بەڵام لە دوای ئەم هەنگاوە چەند هۆکارێک هەیە بۆی بڵین نەخێر ئامانجەکە تحقیق نەبوو. یەک لە هۆکارانی ئەوە بوو هۆکارێکی یعنی بڵین دەتوانین بڵین دەرەچی بوو لە توانای حکوومەت و ئێمەدا نەبوو ئەم وەزعانە لەبارەی کاتوتەکایەوە لە ڕۆ سیاسەکە و لە ڕۆ ئیداریەکە کەم قەیرانە دارایی بەسەر هەرێمی کوردستان داهاتووە. ئێمە لە کاتێکا دەست بەکاربوونەوە ئەنجومەنەکان قەیرانی دارایی دەستی پێکرد بە سەری هەرێمی کوردستان داهات. ئەنجومەنی پارێزگاکان کاری سەرەکیان بریتە لە خزمەتکردنی هاوڵاتی لە ڕێگای چاودێریکردنی پرۆژەکانی ئەم حکوومەتە خۆزیە. واتە دەتوانین ڕێک بڵین ئەنجومەنی پارێزگاکان کاری ئەنجومەنی پارێزگاکان واتە دەسەڵات و دەسەڵاتەکانیان بریتێ لە چاودێریکردن و ڕقابەتکردن و بەدواداچوون بۆ پرۆژە خزمەتگوزاریەکانی تایبەت بەم پارێزگایە. کاتێک کە تو دەیت هەرێمێک لە بەردەمی قەیرانێکی گەورەدا ناتوانێت موچەی هاوڵاتی دابین بکە بە دڵنیاییەوە پرۆژە بوونی نابێ. ببوورە بەڵام خۆ هەر ئیشی ئەنجومەنەکان بەس متابعی پرۆژەکان نییە، ینی چاودێر و ڕقیبیشن بەسەر بەڕێوەبەرایەتە گشتیەکانەوە و بەسەر کاروباری هاوڵاتیانەوە و بەسەر گلەی و گازەندەی هاوڵاتیانەوە. ئەوە ئەم لایەنمان بەهۆی قەیرانی داراییەوە خەلەلی تێکەوتووە. ئەیلایەنەکەی تری؟ بەڵێ ڕاست دەکەی. بۆ نمونە هاوڵاتی دێگلەیەوە دەکاتن ئاوی نایە، بیرەکەی گەڕەکەی ئەوان وشتی کردووە، ئاو ڕۆچۆتە خوارێ بەپێی علمیەن و بەپێی هەموو دراسەیەک ئاو چۆتە خوارەوە. کارەبامان نییە بۆ ئەوی بیرەکان پێکەین خەڵک ئاوی بێت، وایە؟ ئەم کێشەیە بەچی چارەسەر بێت؟ بەڕێوبەری ئاوبانگ دەکەمە یێرکوانە دەڵێ پارەم پێ بدە بۆ ئەوی بتوانم 4 بۆ ڕیتر بنێرمە خوارەوە ئاو داچۆتە خوارێ.
بەڕێوبەری ئاو دێت هێرکوانە دەڵێ کارەبان بۆ زیاد کە بۆ بیرەکانم بۆی بتوانم بیرەکەم 24 کاتژمێر پێ بکەم دەڕۆیتە لای بەڕێوبەری کارەبە دەڵێ بەڕێوبەری کارەبە بۆ کارەبانادەی دەڵێ کارەبانە یعنی کاتێک ئێمە دەڵێن پەیوەستین بە مەسەلەی پرۆژەمە بەسمان ئەوەیە هەر یەک لەم داوایانەی هاوڵاتی پێویستی بە پرۆژەیەەکە گەڕەکێکی نوێیە گەڕەکمان هەیە یاخود بڵێن زەویمان هەیە دابش کراوە نزیکەی 15 ساڵە تاوەکو ئێستا خزمەت گوزاری بۆ نەچوە بەڵام کەعباس هاوڵاتی ببوورە ینی ئەمە بەڕێرانە بۆ هاوڵاتی جێ قوبوڵ نییە ئەو دەیەوێت خزمەتی بکرێ ئەمە لەلایەک ئێکاواتە ئێوە بوونتان ئیسفادەی چیەکەواتە ئێوە بوونەتە بارگرانی بەسەرشانی هەم هاوڵاتیان هەم بەسەرشانی حکوومەتەوە ماگانە کۆمەڵێک پارە ژمارە گەندامی ئەنجومەن موچەوەرەگرن و بارگرانیەکەن ئەگەر وایە ئیسفادەتان چی بەڵێ 100% لەگەڵەوە هاوڵاتی هیچ زەمبێکی نییە لە مۆزایە من دەمەیە ئەوەت پێ بڵم ئێمە لەو زروفەی کە ئێمە دەست بەکاربووین ئەو وەزعیەتەکانە بەڵام دیوەکەی تری دەبێ باسکەین دێمە سەر وەڵامی پرسیارەکەشت دیوەکەی تریش باسکەین باشە ئێمە ئەم ساڵ و پار ساڵ لە ناو قەیرانی دارایینە ئەی ساڵانێکی ڕابردوو کە لە خۆڵ زیاتر پارە لەو هەرێمی کوردستانە هەبوو بۆ نەتواندراوە ئامادەکاری بۆ ڕۆژێکی وها بکرێ کاتێکەوە دێگە ئاوادانەکرێتەوە کاتێکەوە گەڕەکێک زیاد دەکرێتن بۆ نەتواندراوە کارەبا 20 و چەندین ساڵە ئێمە نەمانتوانیوە کارەبای ئەو هەرێمی کوردستانە چاپ بکەین تاوەکو لە پارێزگایکی ئەوە کێشەمان نەبێ ئاو بە هەمان شێوە ڕێگاوبان بە هەمان شێوە قوتابخانە بنکەی تەندروستی نەخۆشخانە هەمووی لە قەیراندایە دانەیەک و دوان نییە زۆر باش دێنە سەر ئەوەی کە لە پێشوە پارە هەبوو بێگومان ئێستا ئیشی ئێوێ بەدووادا چونکەن ئەو پارانە لە ساڵانی ڕابردووە چۆن سەرف کراوە دێنە وڵات چنارخان جگەلەوەی کە ئەندامی ئەنجومەنی بێگومان گرنگی ئەنجومەنەکان لەوەدایە کە بە جۆرە لە جۆرەکان کۆمەڵێک لیژانی هەیە لیژنەکان تایبەتمەندن بە بەڕێوەبەرایەتەکان و بە کاروباری هاوڵاتیان حەزەکەم بزانین جەنابەت لە چەند لیژنەیە لە ئەنجومەن بەشداری و کار و چالاکەکانی تۆ بە دەردەچوونەکانی تۆ ڕۆژانە سەرقاڵی چیت لە ئەنجومەن بەڵێ سەرەتا بەنای خۆی گەورە سوپاسدانەکەم بۆم بەرنامەیە وەکو ئەندامبوون لە لیژنەیە ئێمە زیاتر ئەندامەکانمان زۆر بەمان لە دەستەی سەرۆکایەتی لیژنەکانە وەکو بڵێ پۆستێکمان هەیە منش لە وەکو ئەو دەستەی سەرۆکایەتیە لە لیژنەی پەروەردەیە بەڕێوەبەری ئەو لیژنێ لە لیژنەکان ترش ئەندام چکار ئەندام لیژنێک بۆی هەیە لە 4 لیژنەی ئەندام بێ بۆ لە چی ئەوەی لە پەروەردەیە بەڕێوەبەرم لەوانی تر لە لیژنەی شەهیدان و لە لیژنەی شارەوانی لە لیژنەی کۆچبەران یان مافی مرۆڤ کۆچبەران بەو شێوە ناوەکەی بەو شێوەیە لەو سێ لیژنەی تر ئەندامێکی بڵێن ئاسای ئەو لیژنانم زۆر باشە وەکوی کە عەباس ئاماژەی پێکرد لەم قەیرانی دارایی و بەم شێوازی کە ئەو باسی کرد ئەگەر هاوڵاتی گوێ لێ بێ تووشی ئەسێکی گەورە ئەبێ هەر ڕۆژە لە ڕۆژان ڕووناکاتە ئەنجومەن و ئەندامانی ئەنجومەن بۆی کێشەیەکی بۆ حەلکە کەواتە ئێوە ڕۆژانە لە لیژنەکانە سەرقاڵی چین ئیشی چیەکەن دێن لێرە بەس لەبەر سپلێت و هەوایەکی فێنک دانیشن یان سەرقاڵی چین ڕۆژانە بەڵێ بۆ ئومێد و ناومێدبوونی هاوڵاتیان سەرەتایمە کەوەکو ئەنجومەن دامەزرا بووین و دەست بەکار بووین خەڵکی زیاتر ئومێدی پێمان هەبوو فعلەن وا بوو خەڵک زیاتر سکاڵا ئێهێنا هاوڵاتیان داواکاریان زیاتر هەبوو زۆرتر سەردانمانیانە کە زیاتر ئێمەش وەکو وامانزانی دەستکراوین ئەتوانین هەموو شتێ بکەین زیاتر وەکو بڵێ بە دوای کێشەکان ناچوین و ئەمان توانی سەردانی ئەم لاولا بکەین و گەرم و گورتر بین لەسەر کارەکان وا بوو بەڵام پاش ئەوەی کەوا بڵێن وەزعەت سیاسیەکە تێک چوو وای لێ هاتکەوە پەرلەمان لە کار کەوتو یعنی ئەمە وەک بڵێ ئەولاترین کەوا لە کار بکەوینیان زیاتر دەست بەستراوە بین وای لێ هات فعلا یعنی خەڵکش کەمتر سەردانمانەکە لەو ئێستا شەر هەیە سەردانەکە هەیە جار وایە تێگەیشتووە کە ئێوە دەسەڵاتان نییە تێگەشتوونە بەڵام هێشتانش کەمەکەمە هەر وەکو بڵێ تروسکایەک ئومێد هەرماوە دیارە بۆیە ئەگەرنا کەس نەهات بەلامانە باشە وەڵام من نێم چیتان کردووە ماوەی ئەم چەند ساڵی ئێوە لە ئەنجومەنن ئەوتی هەڵبژاردن کراوە جەنابەت بۆن لە لیژنەکانی کە لە پەروەردە بڕێدەری لەوەکانی تر ئەندامی چ شتێکی گرنگتان کردووە شتەکانمانیسە بۆن منێمەوەکو کۆبنەوەی ئەنجومەن بەگشتی کراوە لە هەموو کۆبنەکان ئەندافۆن بەشدار بوومە و ئامادە گێم هەبووە و هەر پرسێکش کە بڵێن پرسێکی زۆر گرنگ بوو بێوەکو فراکسیۆن پێشتر کۆبنەوەمان لەسەری کردو و ڕامان لەسەریدا چی بکەین و چی نەکەین ئەو کاتەش لە کۆبنەوەکە دەوری خۆم هەبووە یان قسەی خۆم هەبووە لەسەر بابەتەکان بێجگەلەوەش کە وەکو لیژنەکان ئێمە ئیشەکانمان زیاتر یان خۆم بە تایبەتی بیستومە زیاتر ئیش بە لیژنە بکرێنەوەکو بە پەیوەندی دەرەوە یان لەگەڵ پەیوەندی مەبێ لەگەڵ کەسێک لە دەرەوە و توانی بێتم چکە کەسەکانش ڕاستی ئێمە چکە وەکو بڵێ حزبێک بووینە لەو پۆستمان نەبوو لە ناو دامزەزگەکانی حکوومەتدا کەمتر خەڵکە ناسین زیاتر بە لیژنەکانش هەر خۆم ژواویستومە زیاتر بە لیژنە کار بکرێنەوەکو ئەوەی تاکتاکە هەر کەسە بۆ خۆی ئیشەکان بکە
بەپێی ئەوە طبعاً ئێستا بۆ نمونە لە لژنەی پەروەردە تا ئێستاکانە هەر وەکو ئەو بابەتانێکەوە ناوێتمانە ناو ئەفۆنسی کێشە هاتۆتە لامان 30 سکاڵا و داواکاری هاتۆتە لامان لەو ماوەی ئەو 2 ساڵەدا هاتۆتە لامان بێجگە لەوەی ئەندامی ترشمان هەیە خۆیان لەوانێ 30 زیاتر کێشیان حل کردو و چارەسەریان کرد بە دوایداچینیان بێکردوێ بەڵامەوان بەبێ لژنە ئیشەکەیان کردووە بەڵام ئێمە وەکو لژنە تا ئێستاکانە 30 بابەت زیاترش ئەوە هەر گرنگەکانێتی زیاتر یعنی بڵێ زەقەکەیەتی هاتۆتە لامان هەرچەندە ئەو زەقەکانشی کاری وردە نەک بڵێ خۆی بینێتەوە لە بۆ نمونە ئەو بۆ کۆمەڵە مامۆستا هەبوونە هاتوونە مەسەلەن سزا دراون ئیتر لەسەر هەر پێویست ناوەکانمان نایە بەڵام توانیدانە لەو 30 کێشەیە چەندی بە ئەنجام بگەن بۆ ئەنجام گەیانە بەڵێ وەکو بە دوواداچوون و هەوڵدان بۆی بۆ هەمووی هەوڵمانداوە تا توانی بێتمانە تا دەست بەبەرێ و چوو بێ هەوڵمان بۆیداوە بەڵام وەکو بە ئەنجام گەیاندن زیاتر ئەوانەی مامۆستاکان کە بڵێن سزا دراون و کێشیان بۆ دروستکراوە زیاتر ئەوانەمان سەر کردووە لە لیژنەکانی تر لە لیژنەکانی ترش زیاتر سەبوون منە لە ژنێ شارەوانی بۆ هەر سکاڵایگەن هەر داواکاریە کات بێ هەمووی بە دوواداچوونمان بۆی کورە بەڵام ئەوانەی بڵێن چارەسەر بووە هاوڵاتی هەبووە زەوی زەوت کراوە بۆیمان وەرگرتوێتەوە یان بڵێن گەڕەکێک ئاو شتی کەم بووە توانیمانە لەگەڵ بەڕێوەبەری ئاودا پەیوەندیمان کردووە و ئەگەر قوفڵێک شتێکی نوقستان بێ شتێکی کەم نەک بڵێ ینی بڵێن بە گەڕەکێ زۆر گەورە بێ و گەڕەکێکی بڵێن ئەوانەی بێ خزمەت گوزارین ئاوی بۆ چوو بێ شتیان پێ نەکرا بەڵام ئەمدە هەیە ئەگە گەڕەکێک چەند ماڵێک ئاویان کەم بوو بێ قوفڵ شتیان بۆدانراوە و لەو شێوانە یان حەل گەورەمان حەل نەکردو زۆر باش دێم وڵات کەعباس پێشوی بسملای سنان خەر ماسمان لەوە کرد کە لە ماوەی ڕابردووە پارێکی زۆر هەبوو بێگومان ئێوە تا چەند بە دوواداچوونتان کردو بزانن ئەم پارانە چۆن سەرف کراون لە ئەو پرۆژانە چۆن بە ئەنجام گێنراون ئەمەتان کردووە؟ بڵێ کاکەدانا خۆشبەختانە لە ئەنجومەنی پارێزگا دوو کەیس بە زەقی دەتوانم بڵێم لە پارێزگای هەولێر وەکو پارێزگا وەکو حکوومەتی خۆجەیی بۆ یەکەم جار بۆ بەم شێوازە ئیشی لەسەر بکرێ خۆشبەختانە هەردووچی لەلایەن فراکسیۆنی خزمەتەوە بووە چین کە سەرۆکایەتی کراوە یەکیان لە لیژنەی دارایی بووە کە بەندە سەرۆکی لیژنەی داراییمە کەیسێکی گەندەڵی بووە بە هەدەردانی پارە و خواردن بووە لە یەک لە بنکە تەندروستیەکان بە مەبلەغی نزیکەی مانگانە 5 ملیۆن دینار وەردەگیرا پارەیەکی زۆر وەردەگیرا بەڵام لەم پارەیە 5 ملیۆن دینار بزر دەبوو دیار نەدەبوو لەلایەن کەسێکەوە بەکاردەهات خەڵکانی تریشی لە پشتیوەوە هەبوو خۆشبەختانە ئێمە لە ڕێگەی لیژنەی داراییەوە کە من سەرۆکی لیژنەی دەکەم بە هاوڕێتی برادرانم لە فراکسیۆنەکانی تر کە لە لیژنەکەیە لەگەڵمان توانیمان ئەم کەیسەیە بزولێنین ئەگەرچی ماوەیەکی باشمان پێچوو توانیمان بیزولێنین ئەم بەڕێوبەرە لەسەر کار لا بدرێتن و کۆمەڵێکی زراعەتی کە هەیە لەگەڵ یا بکرێ بەڵام بەداخەوە مەسەلەن کە دەگاتە حەقیقەتەکان هەندێک شت هەیە هەر شاراوی لێ دەکرێت بەڵام ئەوەی کەمە بەسم ئەوەیە کە بیگەێنم ئێمە توانیمانە هەندە شت بکەین لەوانەی کە لە دەسەڵاتماندا هەبووە کەیسێکی تری شەبوو هەر لە هەدەردانی پارە و مولکی گشتی بۆ هەر لەلایەن برای بەڕێزمان کاغازی کە هەر لە فراکسیۆنی خزمەتە ینی ئەم دوو کەیسە زەقترین کەیسی ناو ئەنجومەنی پارێزگا بوونە کە هاتوونەتە ناو کۆبوونەوەکان و قسەی لەسەر کراوە بەڵام ئەوەی کاغازیان هێشتا بڕیاری کۆتایی لە ئەنجومەن بۆ دەرنەچوە ئەمانە ئێمە بەدواداچوونمان بۆ کردووە و بەدواداچوونمان بۆ زۆر شتی تریش کردووە من لە لیژنەکەی خۆمە کە سەرۆکی لیژنەی داراییمە بەدواداچوونم بۆ ئەو پارەیە کردووە کە لە ڕابردووە هاتۆتە پارێزگای هەولێر وەکو بودجەی پەرەپێدان وەکو تەنمیەی ئەقالیم چی دەستکەوتووە بۆ نمونە لە تەنمیەی ئەقالیم ئێمە لە بربەسەکانیان دەینە سەری کە مەسەلەن بۆ شتەکانمە بەتەواوی دەست ناکرێت لە تەنمیەی ئەقالیم لە ساڵانی ڕابردووە پارێکی زۆر هاتۆتە پارێزگای هەولێر بەڵام لە ئێستادا نووسراوێک دێتە بەردەمی ئێمە 332 ملیار دینار پارێزگای هەولێر لە پرۆژەکانی ڕابردوودا قەرزارە پرسیارێک دێتە پێشمان ئایا لە ڕابردوویەکی پڕ لە پارە پارێزگای هەولێر بۆ دەبێ ئەم ڕێژە پارەیە قەرزار بێ تەمەشا دەکەی کۆمەڵێک پرۆژەیە باشە 332 ملیار دینار کاتێکە بۆ پرۆژە سەرفت کردووە لە کاتێکە کێشەی ئاوتر هەیە کێشەی ڕێگاوبانەتر هەیە قوتابخانەتر هەیە هەموو ئەم سێکتەرانە چێچی تێدا هەیە ئەم پارانە لە چی سەرف کراوە کە دەی پرۆژەکان دەخوێنیتەوە کۆمەڵێک پرۆژەی تێدا هەیە ئیوەنیە بەناوی پرۆژە بیکەی بۆ نمونە پارە خەرج کراوە لەوەی مامۆستایان فێرە ئینگلیزی کردو ئەمە کەی تەنمیەی ئەقالیمە کۆمەڵک لە هاوشێوەیەوەی کە زۆرن ئەم شتانە لای خۆمان ئێمە بە دوواداچوونمان بۆ کردووە بۆ نمونە پارە هاتووە کاش کۆمپانیایەکی نەوت دەرێنانی نەوت لە چێلگەی تەقتەق لەوێ داوێتی بۆ 5-6 پرۆژە هاتووە 6 ملیار دینارە
6 ملیۆن دلار عفۆن 6 ملیۆن دلار هاتووە بە نەقد دراوەتە پارێزگای هەولێر لە ئانوساتی هەڵبژاردنەکانی 2014 ئەنجومەنی پارێزگا بۆی 6 پرۆژەی پێدا بکرێت بەڵام پرۆژەکان تا ئێستا یەک دانەشیان نەچۆتە تەواوبوونەوە کاملبوونەوە هەر هەمووی بەدەست نەبوونی پارەوە ئەنجە پرسیارەکە لێرە ئەوەیە کاتێککە بە دوواداچوونی بۆ دەکەین پارەکان سەرف کراوە بەچی سەرف کراوە لە شتی ترا سەرف کراوە ئەی شتەکەی تر پارەکەی لەچێ سەرفکە ئەمیش لەویا سەرف کراوە یعنی ئەمانە هەمووی کەیسی گەندەڵینە کە تو دەیتە سەر باسی کێشەکانەکەی ئێمە لای خۆمانەوە ئەمانەمان وروژاندووە قسەمان لەسەری کردووە کەواتە بە قسەکانی تویاوا دەرەکەوێت کۆمەڵێک کەیسی گەوری گەندەڵی لە پارێزگای هەولێرا هەیە بە دڵنیاییەوە نە پارێزگای هەولێر یعنی هەرێمی کوردستان باش بە هەرێمی کوردستان کۆمەڵێک گەندەڵی تێدا کەوتووە پارێزگای هەولێر یەکێکە لەمانەیە زۆر باش ئەوەی کە ئێمە دەستمان کەوتووە زۆر شتمان لەلا هەیە بەڵام ئێمە لە بەردەمی کۆسپێکداین کۆسپەکەش دێنە سەر لەمپەر و کۆسپەکان باز لەوە بکەین دەوترێت کە ئیشەکەی ئێوە تقریبن لە هاوشێوەی پەرلەمان و لە ئیشی پەرلەمانتاران بچێت چه ضرورە ئێوە بوونتان هەبێت خۆ ئەوانژر بە دۆداچوونەکەن و ئەوانیش کەیسی گەندەڵی و کەیسەکانی بەهەدەردانی پارە و ئەمانە ئاشکراکەن و دوایی لە پەرلەمان هەچەنە ئێستا پەرلەمان پەکخراوە بەڵام لە حاڵەتە تەبیعیەکە ئیشی لەسەرکەن کەواتە ئێوە بوونتان ئیسفادەی چیە بۆ هاوڵاتیان بەعکسەوە کاری ئێمە کاری پەرلەمانیەوە کاری پەرلەمانش کاری ئێمە نییە هاوشێوەین بەڵێ دەتوانم بەڵام هاوشێوەین بەڵام چۆن ئێمە بەڕاستی کارەکانمان تێکەڵ کردووە لەگەڵ ڕێزم ئێمە پەرلەمانمان هەیە شۆڕ بۆتەوە بۆ کێشەی ئاو لە گەڕەکێک کە ئەمە هەڵەیە کاری پەرلەمانەوە نییە کاری پەرلەمانەوەیە یاسادا دەڕێژە بۆ ئەم وڵاتە بۆ بەڕێوەبردننی سیاسەتی ئەم وڵاتە بەڕێوە دەباتن لەلایەن ئاراستەی جیای تەنفیزی دەکات حکوومەت بۆی بەڕێوەی باتن لە ڕێگەی داڕشتنی یاساوە بەڵام کاری پەرلەمانتار ئەوە نییە بێتە خوارەوە بۆی کێشەی هاوڵاتیەک لە گوندێکە لە گەڕەکێکە بەهۆی نەبوونی ئەنجومەن لە ڕابردووە واکراوە پەرلەمانتارێک هاتۆتە گوندێک گەڕەکێک کێشەی کارەبا ئاو ڕێگاوبان ئەمانەی بەدواداچوونی بۆ کردو بەڵام ئەمە ئەگە دیتە سەر ئەساسێکە ئیشی ئەنجومەنی پارێزگایە ئەنجومەنی پارێزگا ئیشی بریتێ لەم وردە ئیشانەی کە دەچێتە خوارەوە کۆنتاکردنە لەگەڵ تاک معاملەکردنە لەگەڵ هاوڵاتی یعنی ئێمە ئەوە نین ئەگەر پەرلەمان لە پارێزگای هەولێر نزیکە و لە سنتەرایە و پێویست بە ئێمە ناکە نا بەعکسەوە لە هەموو پارێزگایە ئەنجومەنی پارێزگا ئەگەر ڕۆڵ و ئەکتیڤیەتی خۆی هەبێ بە پێی یاساکە ضرورەتێکی حتمیە دەتوانێت من چەند جاری تریش ئەمەم دووبارە کردوتەوە ئەگەر لە سەرەتای دەست بەکاربوونی ئەنجومەن ئەم لا مەرکەزیەتە حکوومەت و حزبەکان هاتبانە چونکە ئیرادەی لا مەرکەزیەت لای حزبەکان بوونی هەر نییە حەزەکەمەوە بزانین ئەگەر ئیرادایان هەبایە بەڕاستی ئەنجومەنی پارێزگاکان بوونیان دەبوو ڕۆڵیان دەبوو ئەگەر بێت و ڕۆڵی هەبێ ئەنجومەنی پارێزگاکان ئەوە بە دڵنیاییەوە ئەم قەیرانی داراییە ئەم وەزع سیاسی و قەیرانە دارایی کە ڕووی لە پارێزگاکان و لارێمی کوردستان بەگشتی کردووە بەم شێوازە نەدەبوو کە ئەمڕۆ لە بەردەمیادایە چونکە دەماتوانی ڕوبڕووی بینەوە بە کۆمەڵێک یعنی سیاسەتی تایبەت بە پارێزگاک باش چنارخان لە وەزع دارایی کە ئێستا هەیە کە بەرۆکی هەرێمی کوردستانی گرتووە باسیش لەوە کرێ بوونێکی هەیە بەڵام بەو فراوانێ نییە کە دەسەڵات بەمەبەست هەرێمی تووشی ئەم قەیرانەکردو بۆی کە کۆمەڵێک ئیشی خۆی لە بنەوە ئەنجام بات ئێوە چۆن کارەکانی خۆتان لە ئەنجومەن ڕایەکەن ئایا ئەم قەیرانی داراییە تەسیری کردوتە سەر ئەوەی کە ئێوە چالاک و ئەکتیڤتر بن ئەگەر قەیران نەبووە بەستەوەی لە سەر چالاکیەکان خۆمان بۆ نمونە ئێوە لێرە خۆ هەنابێت لە ناو شارا بن ئێوە بچنە قەزا و ناحەکان و گوندەکانی دەرەوە نەبوونی بودجەیەکی پێویست بۆ ئەنجومەن بۆ ئەندامانی ئەنجومەن ئۆتۆمبیل کە بڕۆن بگەڕن بەدەم کێشەکانی هاوڵاتیانەوە تا چەند ئەمە گرفتی بۆ ئێوە دروست کردووە تا ڕادێکی زۆر گرفتی دروستکە بۆ نمونە ئێمە لە لژنەی پەروەردە کەیسمانە بۆ لەسەر پەروەردەی ڕەواندووس لەوێ نەکرد پەروەردە ڕەواندووس بەگشتی بەڵێن قوتابخانێک لە پەروەردەی ڕەواندووس کێشەی هەبوو کێشەی ئەو بۆکەوە تعمیر کراوەتەوە ئەو پارێکەوە بۆی تەرخانکرا بۆ تعمیرکردنەکەی هەمووی سەرف نەکراوە بەڵکو بەشتی خراپ تعمیر کراوەتەوە و ئەو بابەتانەی کەوا بۆی دانراوەکەوە تعمیر بکرێتەوە کەمی کراو کەم زۆر بەشی پێویستە بووە ئێوە چالاکتر ئیشتانە کرد بەڵە سکاڵاکە هاتە لامان و زۆر تاوتێشمان کرد و کۆبنەوەمان سەری کرد چەند کۆبنەوەی کەرباسمان کرد و قسەمان لەسەری کرد و زانیاریشمان وەرگرت بۆمان دەرکەوت فعلان ڕاستە چونکە ئەندامانی ترمان وەکو فراکسیۆن خۆیان چوو بن سەردانیان کرد بەڵام وەکو لژنە داواشمان کرد لە دەستەی سەرۆکایەتیکەوە بڵێن هەر هیچ نەبێ پارەی بنزین و خواردنمان بۆ دابینکەن و قوتابچین سەردانکەین بزانین بە دۆداچوونی بۆ بکەین بزانین ئەو کێشەی بوونی هەیە و نییە چۆن نییە
هیچ هاوکارێک نەکراین و نەمەتوانی ئەو زۆر باش. بێجگەلەوە هەر وەکو لیژنەش بڕیارمانداویان وەکو لیژنەکان تر ویستمانە سەردانی قەزا و ناحیەکان بکەین بەبێ ئەوەی کەوا خۆیان سکاڵا بێن خۆمان هەرە بێ بچین و بەڵێ بە دوواداچوو بکەین هەتا ئێستا نەمانتوانێت سەردانی شوێنێک زۆر باشە. کاک عەباس بێگومان لە کاتی پرۆسەی هەڵبژاردنە لایەنە سیاسیەکان کۆمەڵێک بەڵێنیان داوە بە دەنگدەرانی خۆیان وە لە ناو لایەنە سیاسیەکانیشان لەبەرەوەی لیستەکە نیمچەکراوە بوو خودی کاندیدەکانیش بۆ ئەوەی کە کێبڕکێ بکەن و دەربچن کۆمەڵێک وعد و بەڵێنیان داوە. ئێوە بەرنامەتان چی بوو بەڵێنەکانتان چی بوو دوای 2 ساڵ بەڵێنەکانتان جێبەجێ کرد نەتان کرد ئەوەی کردوتانە چییە ئەوەی نەتان کرد و هۆکاری چییە؟ بەڵێ سەبارەت بە بڵێن ئەوە پرسیارێک بەڕاستی لەسەر شانی کاندیدەکان و ئەوانەی بزاتیش دەرەچن بەڕاستی پرسیارێکی قورسە ڕوبەڕوویان دەبێتەوە ئەم بەڵێنانەی کە لە ڕابردوودا من زۆر جار ڕوبەڕووی ئەو پرسیارە دەبمەوە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان یاخود لە ڕاگەیانە لە شوێنەکە ئێوە بەڵێنی کۆمەڵە بەڵێنی بریقەدار و گەورەتان بە ئێمەدا بەڵام ئێستا هیچتان نەکرد ئەمە دوو ڕووی هەیە یەکەمیان بەڵێ ئێمە بەڵێنمانداوە بەڵام شێوازی بەڵێندانمان من بۆ خۆم خودی خۆم قسە لەسەر خۆم دەکەم شێوازی بەڵێندانی من ببوورە تۆ بێ دوو جۆر وەڵامی من بیتەوە هەم وەڵامی لایەنە سیاسەکەتم بیتەوە کە بەڵێنی داوە وەکو حیزبەکە هەم بەڵێنەکانی خۆش منیش دەمێ ئەوت پێ بڵم یەکەم تایبەت بە خۆم من بۆ خۆم کە پەروەردە بووم بە حکمی ئەوەی کە شارەزایەکم لە بوارە ڕاگەیان نەکەشەیە لە سەرجەم ئەرشیفی کاری کاندید بوونەکەشما بگەڕێی بەڵێنەکەم نەداوە بەو شێوازە بەڵێنتان پێدەم موچە چادەکەم بەڵێنتان پێدەم داتان دەمەزرێنم ئەو شتانە لای من لە کارەکانی من دانەبووە من بەر لەوەی خۆم کاندید کەم بۆ ئەنجومەن تەمەشای کاری ئەنجومەنم کردووە ئەنجومەن کاری چێ و دەسەڵاتی چێ بەپێی ئەمەیانە قسەم کردووە لەگەڵ هاوڵاتی و خیتابم کردووە کە تەمەشام کردووە کاری ئەنجومەن بریتێ لە خزمەتگوزاری و چاودێریکردنی خزمەتگوزاریەکان من لەم ڕوانگەیەوە لەم ڕوانگەیەوە گوتم مەسەلەن یەک بەڵێنەکانم هاوڵەدەم چیتر نەهێڵین گەندەڵی لە بواری تەندروستیە لە بواری زەویزارە لە بواری پەروەردەیە لە بواری دامەزراندنە لە بوارانە کە لە دەسەڵاتی ئەنجومەنی پارێزگادا هەیە ئێمە نەهێڵین شەفاف بین ڕاستیەکان بۆ خەڵک باز بکەین بەم پێوەرەش سوپاس بۆ خوای گەورە شتێکمان نەهێشتێتەوە لە ناو ئەنجومەن لە ڕاگەیانەکانە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە شتێکمان نەهێشتێتەوە بەنهێنی چی بەڕاستی لە لای ئێمە دەگوزەرێ ئەوەمان بە خەڵک گوتووە ئەمەوەکو خۆت ئەمەوەکو کۆمەڵی ئیسلامی کە کۆمەڵێک وعد و بەڵێنی داوە بەرنامەیەکی ئینتیخابی هەبوو بەڵێ تا چەند ئیشتان لەسەر ئەوە کرد جگە لەمەش یعنی جگە لەمەش سکاڵا و داواکاری هاوڵاتی ئێمە بەردەوام شەو و ڕۆژ لەسەر خەت بووینە لەگەڵ هاوڵاتی دەرگامان واڵا بووە کەسێ نەبووە بە تەحەداوە ئێمە بەڕوویە نەخێرمان کردبێ و پێشوازیمان لێ نەکردبێ هەموو داوا و سکاڵا و تێبینێکی خەڵکمان وەرگرتووە کارمان لەسەری کردووە تا ئەو شوێنەی لە دەسەڵاتی ئەمەدا بووە داوا و سکاڵاکەی ئەومان گەیاندووە لەلایەنی جێبەجێکارەوە کاتێک کە نەکراوە ئەمە شتێکی ترە لە دەسەڵاتی مندانیە ئەوەی کە لەسکاری من ئەوەیە بەنسبەت حیزبەکەمەوە دیارە کارنامەی حیزبەکەم دیار بووە لە بۆ ئەوەی کە مەسەلەن لە داهاتووە لە حکوومەتی خۆجەیی چه هەنگاوێک دەنێ ئەوەی کە زۆر دیار بوو بێ ئەوانەی کە من باسم کرد بە شێوەیەکی گشتی ئەوان تۆخیان کردوتەوە لەوەی کەوە ڕۆتینیاد نەهێڵێ بەوەی کەوە لە بودجەی ئەم پارێزگایە شەفافبوون و بەهەدەردانی سامانی گشتی نێلێ بەوەی کەوا زیاتر گرنگی بە کەرتی پەروەردە بدا بە کەرتی تەندروستی بدا ئەمە پرسیارەکەی ڕووەکەی تری ئەمەیە ئایا ئەمانەما کردووە بەدڵنیاییەوە یعنی نەخێرێک بە شێوازێک کە بەڕون و ئاشکرا هەموو خەڵک دەزانێت بەڵێ نەمان کردووە بۆ جا ئەوە گرنگە با بینەر بزانێت دەنگدەر بزانێت ئەوە کەم تەرخەمی ئێوەیە نەتان کردووە یان لەمپەر هەیە بەڵێ بۆ نەمان کردووە ئێمە نایشارینەوە نەخێر نەمان کردووە ئێمە لە ئەنجومەنی پارێزگار ڕۆژانە ئەوەی کە مامۆستا سناریش هاوڕێم ئاماژەی پێکرد ینی بەڕاستی چەند کارێکی سادەی هاوڵاتی ڕۆژانە ڕای دەکەن ئەوە کێشەیەکی لەگەڵ ئەم مامۆستایە لەگەڵ ئەم قوتابیە ئەم معاونتبیە لەگەڵ دکتۆرێکە ئەم دکتۆرە لەگەڵ بەڕێوبەری تەندروستیە ئەمە موچەکەی مشکلێکی ئەم کارانەمان زۆر کردووە یعنی ئەگەر ئێستا باز بکەم زۆرمان کردووە تاکە بەڵام ئەوەی کە بەڕێز باسەکەی ئایا لە کارنامەی حیزبەکەمە ئەمانەمان کردووە دەڵێم نەخێر نەمان کردووە بۆ نەمان کردووە یەکەم چەند شتێکەیە تاوەکو ئێستاکە ئەنجومەنی پارێزگا دەسەڵاتی خۆی نەبووە ئەنجومەنی پارێزگا تا ئێستا نەیتوانیوە تەنانەت بینایەکی خۆی هەبێ لە ڕووی ئیمکانیەتەوە ئیمکانیەتەکەی سەفرا لە ڕووی تەنانەت ئۆتۆمبیلێکی نیە لیژنەیەک بتوانێت بچێ هاتوچۆی پێ بکاتن بە دوواداچن بۆ یەک کێشەی بەسیط بکاتن یعنی ئەمانە هەمووی لەمپەرن سەروی هەموو لەمپەرەکانیش بەڕاستی ئیرادەی سیاسی لە هەرێمی کوردستان بە هیچ شێوەیەک نایەوێ ئەنجومەنەکان باڵادەست بن ئەنجومەنەکان بوونیان هەبێ بۆ
ئەگەر هاتو ئەنجومەنەکان بوونیان هەبوو ئەوە چیتکە لە پارێزگاکانە کەسی یەکەم لەم شارە وەکو پارێزگار و پاشان هەموو بەڕێوەبەراتەکان بە کەیفی خۆیان هەڵسو کەوت لەگەڵ داهات و سامان و دەسەڵاتە ئیداریەکەی خۆیان ناکەن چونکە مەرجع دەبێتە ئەنجومەنی پارێزگا مەرجع دەبێتە ئەنجومەنی پارێزگا بڕیاری ێستا دەدا ئەگەر 1250 بێتە ئەم پارێزگایە دەبێت ئەنجومەنی پارێزگا بڕیاری بۆ بدات زۆر باشە کەعباس دێم وڵات شتێکەیە دەمەوێت ینی دێم وڵات کاتی پێم کاتی چنارخانە و کاتی پشوێکی کوردیشە چنارخان دەمێت بپرسم پێشەوەی ببی بە ئەندامی ئەنجومەن لەگەڵ ئێستا کە ماوەی 2 ساڵە تێپەڕیوە با لە شاشەی پەیامەوە دەنگدەرەکان و ئەندامان و دۆستان و لایەنگرانی کۆمەڵی ئیسلامی بزانن ئەو ئیمتیاز و ئەو شتانی دەستان کەوتووە لە ئەنجومەنی پارێزگا ئیمتیازە کەسیەکان بۆ خۆتان وەکو ئۆتۆمبیل و زەوی و خان و تەعینات و بۆ خزم و کەسوکار و ئەمانە بزانین چنار جەلال پێش بوون بە ئەندامی ئەنجومەن لەگەڵ ئێستا چ جیاوازیەکی کردووە بەڵام وەڵامەکەی بۆ دوای ئەم پشووە بینەرانی عەزیز و خۆشەویست پاش پشوویەکی کەم خزمەت بەردەوامە بێت. دووبارە سڵاو بینەرانی عەزیز و خۆشەویست لە بەرنامەی خزمەت لە شاری هەولێری پایتەختەوە لە ئەنجومەنی پارێزگا لە خزمەت فراکسیۆنی خزمەتین بزانین ئەرک و کار و چالاکیەکانیان چییە. سنارخان پێش پشوەکە لێم پرسیت پێش بوون بە ئەنجومەن لەگەڵ ئێستا کە ئەندامی ئەنجومەنیت ئەو ئیمتیازە کەسیانە چین کە بەهۆی ئەم پۆستەوە وەرد گرتووە. وڵای اینجا باس ئیمتیازات بکەین وەکو بڵێ قەدار زۆرە ئەوەنە زۆرە باز ناکرێت. پێشتر کە مامۆستا بوومە وەکو بڵێ موچێکم هەر هەبووە ئێستاش هەر موچێکم هەیە هەمان شتە ئەوەندە هەیە پێشتر زۆرتر بچکە و پاشەکەوتەی لێ نەکرابوو ئێستاکانە بۆ هۆی پاشەکەوتەوە کەم ترژ بووەتەوە ئەوەم زیاد کرۆ بڵێن هەروەها پێشتر هەر خانووی سیارێکمانە بیستە شەر هەمان خان و هەمان سیارێ بەس ئەوەندە هەیە پێشتر بڵێن ئێمە مامۆستا بووین لەگەڵ مێردەکە مەردووکمان داوامان عکس دانا لەبەر منداڵەکەمان احتیادی بڵێن دانێک لای من سیارەکە دانێکش لای ئەو بوویانش جارەوە هەبوو ڕێگاکەی من نزیکتر بوو لەبەرەوەی ئافرادم زیاتر وامە کرد قوتابخانەکەم نزیکی ماڵمان بێ بە پێ هەندێک جارات چۆمە کرد و بڵێن باشتر بوو بەڵام ئێستاکانە سیارەکە لای منە و مێردەکەشم بە تەکسیات سۆکە ئەومان زیاد کردەوەش شتی تایبەت بەهۆی کۆمپانیا و ئەنجومەنەوە کۆمپانیای خانوویەک ڤێرلایەک شوقەیەک چوزانم کاراسانیتان بۆ بەڕێوەبەرێکی گشتی کردبێ ئیمتیازێکتان وەرگرتە بێشتی وایە ئەنجومەن بۆ خۆی گەبینایی نەبێ سیارێکی نەبێ شتێکی نەبێ بۆ ڕایکردنی کاروباری هاوڵاتیان حتمما بۆ ئەندامان شێوە هیچمان نەبوو کەواتە وەک ئیمتیازات ئەتوانی پێمان بڵێ پێش بوون بە ئەندامی ئەنجومەنت باشتر بوویت ژیانی خۆت وەک لێستا بەڵێ پێشتر باشتر بوو زۆر باشە کەعباس بێمە سەر پرسیارێکی تر جا ئەگەر ویستت هەمان پرسیار جەنابیشت وەڵامی بیتەوە ئەوە اختیاریە بەڵام من پرسیارێک لە تۆکەم باسی لەمپەری سیاسیت کرد ئەو لەمپەرە سیاسیانە چین بەڕاشکاوی پێمان بڵێ کە حیزبی دەسەڵات لە هەولێر دروستی کردووە بۆ ئەنجومەن کە کارەکانی بەرەو پێش بچێت وڵایی حەزەکەم ئەو پرسیارە وەڵام دەمەوە لەبەرەوەی ڕەنگە هاوڵاتی بپرسێ بۆچی ئەم پرسیاری لەو کرد و ئەمیان نەیبوونەوە کودوایەوە تێبگەن ئیمتیازاتەکە سەرۆکی فراکسیۆن دەیبە بە حەقیقەتەن من جابوانیە بحقیقەتەن من یعنی لە زۆر شوێنی ترشا باسم کردووە لە بوون بە ئەندامی ئەنجومەنە تەنها شانازی بە یەک شتە دەکەم بۆی کە بتوانم خزمەتی هاوڵاتیەکم کرد بێ دڵی خۆش بێ بۆ کارێکی من کردومە دڵی خۆش بێ بەم ڕازگۆیەی کە من کردومە بەبێ مزامەلە ئەو حقیقەتانەی کە توانیمە بە هاوڵاتی بگەێنم ئەگەر نەمتوانی بێت لە جیە تەنفیزیەکە شاشت کارەکانی بۆ بکەم بەوەیە دڵم خۆشە ئەگەر نا لە ڕووی ئیمتیازاتە مادیە دنیاییەکە بەڕاستی خۆم وەکو خۆم زۆرم زەرەر کردووە لە هاتنم بۆ ئەنجومەنی پارێزگا پیشەکەم و دەستهاتەکەم لە ڕابردووە لە پیشەکەی خۆمە زۆر زیاتر بۆ لەوەی کە لێرە هەمووە ئێمە سەرڕای ئەوەی کەوە لە بەردەمی کۆمەڵێک قەیرانداینە هەرچی کارێک لێرکوانە لە ئەلیف تاوەکو یا دەیکەین لەسەر گیرفانی خۆمانە موسەکەشمان ئێستا نەتەنها ئەندە خەڵک زاروێ دەپرسێ دەڵێ ئەرێ موچەی ئێوە کەم کراوەتەوە ئێمە نەک تەنها وەکو هاوڵاتیەک کەم کراوەتەوە بە 2000 کەم کراوەتەوە یعنی ئێستا کە هەر ئەندامێکی ئێمە ئەنجومەن 800,000 وەرەگرێ 800,000 هەموو هات و چۆ و سیارە و پەیوەندیەکان و هەموو شتەکانیشمان لەسەر خۆمانە لە ڕابردووە بە نیو ئەوەندا ماندووبوون و توێچووی مادیمان نەبووە و دەساتیشمان 200 و 300 بووە وەکو پیشەی خۆمان
و هیچ ئیمتیازاتێکی نەسەیارە نەخان و نەزەوی و نەدامەزران هیچ شتێکشمان لەو شتانە نەبووە و باکیشمان پێی نییە لەسەر ئەم شێوازە. بەڵام دڵخۆشی بۆی کە خزمەتەکەی لێرەیە زۆر دڵم خۆشە ئەوەی کە تەنها یەک شت کە شانازی پێوە دەکەم دووبارەی دەکەمە تەنها ئەوەیە کە هاوڵاتیەک بەهۆی منەوە دڵی خۆش بووێ بە ڕازگۆییەکە بە خزمەتێکم تاک چکە شتمان کردووە بەڕاستی تاک بەڵام بۆکو ئەساسیاتەکە ئەمە حەزم بێنسەر لەم بەرە سیاسیەکە. ئێمە شتێکی شەیە هاوڵاتیانیش دەبێ بیزانن ئێمە جگە لەوەی کاو موچەی وەرەگرین لەگەڵ ئەم پچرانە پێش بچرانەکە بەشێکیشمان گەڕاوەندۆتەوە بۆ حزب تاوەکو ئێستا ئێمە وەکو ئەندامانی کۆمەڵی ئیسلامی نزیکەی 12 ملیۆنمان جێڕاوەتەوە بۆ حزب وەکو لەو موچەیە کە خۆمان هەر 12 ملیۆنەکە مەبەستە پێ ئەو 2 ساڵەیە نەکمانی نەخێر بۆی وا هاوڵاتی واز نەکە ئەگەر 12 ملیۆنتان گەڕان بێتەوە بێ خۆتان چەندتان هەبوو بە دڵنیاییەوە موچەی ئەندامی ئەنجومەن 3 ملیۆنە 100 شتێکی دەڕوا بۆ خانەنشینی 2 ملیۆن و 875,000 دەماوە بۆ ئەندامی ئەنجومەن 875,000ەکەمان بۆ حزب دەجێڕاوە 2 ملیۆن بۆ خۆمان دەماوە ئەگەرچی ئەم 2 ملیۆنش من لە پیشەکەی پێشتروشە لە 2 ملیۆن زیاتر دەست هاتم هەبووە مام هەبووە بەڵام ئیدی پیشەکە لە بەرەوەی خەمانەمە پێش پاشەکەوت ئەمەە ئێستا کە پاشەکەوتەوە 800,000 ئێستا کە پاشەکەوت ئێمە 800,000 وەرەگرین لەمپەری سیاسی بەڵێ لەمپەری سیاسی ئێزگار زۆرە لەم ڕۆژی ئێمە دەست بەکار بووینە لەمپەری سیاسی هەبووە ئێمە لێکوانە لە پارێزگای هەولێر پارتی دیموکراتی کوردستان دەسەڵاتی گرتوۆتە دەست بەوەی کەوە 12 کورسی هێنا زۆرترین کورسی لە لیستەکانی تری هێنا بەبێ گەڕانەوە بۆ هیچ لایەک ڕاستە خۆ لەگەڵ نەتەوەکانی تورکمان و مەسیحی هەروەکو لە ینی لە پێشینەدا کاری پارتی دیموکراتی کوردستان لە پێکەنانی حکوومەتە زۆر زار ئەمە بووە لەگەڵ کە پێکاتەکانی تر لە تورکمان و مەسیحی هەوڵیداوە حکوومەتی پێکەنەوە لەمەشە لە حکوومەتی خۆجێیە ئەم شتەی کرد بێگەڕانەوە بۆ هیچ لایەک تەنانەت مافی خۆی نێبووە مافی خۆی بۆ بەڵام بە شێوازێک ئێمە کاکدانە نەیشارینەوە واقعی بین ناکرێت سیاستێکی دووفاقە بکەین لە بەغدا چاوەڕێی دەستی هەموو حزبەکان بکەین ئێمە برابین و ماڵی خۆمان ڕێخین بەڵام لە ناوە خۆیان داوای ئەوە بکەین چێ زۆرینەینا ئەو بێ ئێمە لە هەرێمێکین دەزاری تر ئەم شتم دووبارە کردوەوە زۆرینە ئیرادەکردنی زۆرینە زاڵبوونی زۆرینە بەسەر ئەوانی ترە دروست نییە سیاستێک من بیکەم گۆڕان بیکاتن پارتی بیکاتن شتێکی هەڵەیە بەڵام ئەسلی دیموکراسیەوە نیە دیموکراسی وایە بەڵام ئێمە باسی هەرێمێک دەکەین کە دیموکراسی تێیدا بوونی نییە ئێمە دەبێت هەندێک شت هەیە واقعی خۆمە بەراورد نەکەین بە وڵاتێکە باسی پەروەردەی سویدی نەکەین لە هەرێمی کوردستانە کاتێک قوتابخانەکانمان لە ناو کابینەیە خۆی دەبێت ئێمە هەندێک ئامادەکاری بۆ ئەم دیموکراسی بکەین ئەنجا بین باسی دیموکراسی بکەین ئێمە پێویستمان بۆیە هەموو لایەکمان بتوانین لانەیەک بۆ خۆمان دروست بکەین پاشان باسی ئەم دیموکراسی بکەین بە نقطە بخەینە سەر پیت پارتی دیموکراتی کوردستان ئەو لەمپەرانە چین کە دروستێکا بۆ ئەنجومەن کە دەستکراوە نەبێت پارتی دیموکراتی کوردستان لە هەر مەشاریع و لە هەر پرۆژەیەک و لە هەر باسێک کە دێتە ناو ئەم ئەنجومەنە ئەگەر بێت و مەسەلەکە بریتی بێ لە لادانی ئەنجومەنێک قسەکردن بێ لەسەر گەندەڵیەکی کەسێک هەروەکو بینیومانە نایەتە سەرخەت لەگەڵمانە بەرامبەر یادەوەستێ چونکە لە پێی وایە ئەگەر ئێمە باسی بەڕێوەبەرێک دەکەین پێی وایە لە کەدارکردنی خۆیەتی ئەندامی ئەوە چونکە نایشارێتەوە هەرچی بەڕێوەبەرە لەم پارێزگای هەولێرە پارتی دیموکراتی کوردستانە کەسێکی لێدانیە بڵێ ئەمەیان داوەتە حزبێکی ترە یعنی شتی وای تێدانیە حکوومەت خۆزیەکە بە تەنیا خۆی بەڕێوەی دەباتن کاتێک کە بۆ نمونە ئەم کەیسەی کە من باسم کرد کاتێک کە باسی دەکەی دەڵێ ئەم کەسەیە بە هەدەردانی سامانی گشتی هەیە گەندەڵی لەسەر هەیە کە دێتە ناو ئەنجومەن دەنجی پێنادەن بۆەوەی کەوە ڕێکارێکی قانونی خۆی بگرێ بەرەو دادگا بڕواتن ئەم ڕێکارە ناگرێتن بۆیە ئەمە زۆرێکە لە لەمپەر نووسراوەکانی ئێمە ئەمە دەمەوێت لێکوان ئاماژە بکەم ئێستا ئێمە سێ ئەندامی ئەنجومەن من کە سەرۆکی لیژنەی داراییمە لەگەڵ کاک نافیس و لەگەڵ کاک سلێمان کە لە فراکسیۆنی سەوز و لە فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان پرۆژەیەکمان هەیە بۆ هەشتی حەسارۆک و سەرجەم ئەو زەویانەی کەوە خزمەتگوزاریان پێ نەگەیشتووە مەبەستمانە خزمەتگوزاریان پێ بگەێنین بۆی ئاوادان بێتەوە 15 ساڵە ئەم زەویانە تەوزیعکراون بەڵام خزمەتگوزاری بۆ نەچووە دەمانەوێت لە ڕێگای کەرتی تایبەتەوە و ئەرکێکی بڵین تاڕادەیەک سادە زۆر قڕز نەبێ نەکەوێتە سەرشانی هاوڵاتی لە ڕێگای هاوڵاتی و لە ڕێگای کەرتی تایبەتەوە بتوانێت شوێنانە ئاوادانکەینەوە تا ئێستا ئەم کتابە نزیکەی مانگێکە لە پارێزگا کەوتووە وەڵامی نووسراوەکانمان نادەتەوە بۆی ئێمە دەست بە ئامادەکاریەکان بکەین سەدان نووسراوی ئاوامان هەیە سەدان نووسراوی ئاوامان هەیە لەم ئەنجومەنەیە ئاڕاستی پارێزگا دەکرێت ئەگەر هاتوو ببیندرێ شتێکی تێدا هەیە ینی بڵین بە شێوازێک داوای داتا و زانیاری دەکەی داوای بانگشتی کەسێک دەکەی ینی خودی پارێزگەر تاوەکو ئێستا کە لە ڕێگەی بانگشتێکەوە نهاتوتە ناو ئەنجومەن هاتووە بە سەردان بە کوردی و بە کورتی لەمپەر هەیە
لەمپەر هەیە بەڵکو زۆریشە بەس پارتی لەمپەر دروستەکە یان لایەنەکانی تریش بۆ نمونە با من باسی کۆمەڵ بکەم کۆمەڵ چ لەمپەرێک بۆ ئێوە دروستەکە بە تەداخولکردنە ناویشەکانیەوە کۆمەڵ هیچ دەسەڵاتێکی نییە بتوانێت لەمپەر دروستکە ئێمە بۆیە باسی پارتی دیموکراسی کوردستان دەکەین چونکە خاوەن ماڵە لێرە خاوەن دەسەڵاتەکەیە دەسەڵاتەکە ئەو دەی بە بڕێوە ئیدارەی ئەم شارە ئەو دەیکاتن باش کۆمەڵی ئیسلامی هیچ دەسەڵاتێکی نتاوەکو بتوانێت لەمپەر دروستکە لە ڕووی تەداخولاتیشەوە یعنی ئێمە لۆ پرسی سیاسی دەگەڕینەوە بۆ کۆمەڵی ئیسلامی نەگەنا لە ڕووکاری ئیداریەکانەوە کۆمەڵی ئیسلامی هیچ دەستکراوە کردووە بەدڵنیاییەوە هیچ دەستێوەردانێکی لە کارە ئیداریەکانی ئەمە نیە مەگەر پرسێکی سیاسی نەبێ ئەویش بە حکمیەوەی کە ئێمە نوێنەری ئەو حزبینە و سیاسەتی خۆی دەکاتن ئێمە دەبێت بۆ پرسە سیاسیەکان بگەڕینەوە لایەوە چنارخان تا چەند بەهۆی ئامادەنەبوونی تۆ لێرە دەوام یان ئامادەنەبوونی تۆ لە لیژنەکان کاری هاوڵاتیان پەکی کەوتووە لەماوەی ئەم 2 ساڵەیە بەڵێ ئەگە بێنە سەر دام سپاس بەخوا دامێکی بە پێی پێویست دامەکەم وەکو وتم پێشتر لە کۆبوونەوە گشتەکاندا کۆبوونەوەی ئاسای ئەنجومەن تاکو بەنە ئاسایەکان شەوە هیچی غیاب نەبوویان بە مۆڵەتشە تاکو هەمووی ئامادە بوومە و لە کۆبوونەوەی لیژنەکان شاتای ئێستاکانە لە یەک جار لە لیژنێکی شەیدان بۆش لە لیژنەی شەیدان ئامادە نەبوونێکەمە بووە و هەر لیژنەکان ترش هەر یەکە و یەک جار بە مۆڵەت ئەویش ئامادە نەبوومە گەرنا هەمووی ئامادە بوومە و داوامش تقریبا هەفتەی 4 ڕۆژێ 3 ڕۆژێ هەر بەلای کەمەوە ئەگەر ئەوش بەم کۆتای ئێستاکانە وەکو بڵێ ئیش و کارەکە زۆر لاواز بووە ناتوانین بە شێوەیەکی باش کاروباری هاوڵاتیان بەڕێبەرین کەمتر داوامەکە تۆزە کەمتر بووێتەوە هەر بەهۆی چۆنەڵی خۆت مسەبی بوو خۆت سەبوبێتی بۆی کە نەیی بۆ دەوام جا بەهۆی کاروبارێکی کۆمەڵایەتیەوە بێ بەهۆی سەفەر و سیاحەتی خۆتەوە بێ نەهاتوێتی و ئیشی هاوڵاتیان و بە دوواداچوونەکانی تۆ بۆ دامودەکان پەکی کەوتووە تا ئێستاکان هەر ڕۆژێک ئەگەر کۆبوونەوەیەکمانە بێناڵم ئەگەر دەرچوونێکمانە بەیان بە دوواداچوون بە دوای بڵێن کێشەی هاوڵاتیەکە تا ئێستا هەر هەمووی ئامادە بوومە و بەس ئەوەندە هەیە جاروە هەبووە ئەگەر بڵێن هاتوومەتە ئێرانش بە ئیش نەبووە هیچ شتێک نەبووە وەکو بڵێ زیادش هاتوو منەك بڵێ زۆر باشە کاک عەباس پەیوەندیتان لەگەڵ سەرۆکایەتی ئەنجومەن و بە تەحدید سەرۆکی ئەنجومەن چۆنە و لەگەڵ پارێزگار چۆنە بەڵام بە گوشتراوی وەڵام بێتەوە لەبەرەوەی کات بەرەو پەیوەندیمان لەگەڵ سەرجەم فراکسیۆنەکان لەناو ئەنجومەن پەیوەندێکی زۆر خۆشە ئێمە بەڕاستی زۆر جاران باسی پەرلەمان دەکرێت کە سیراع ململانەیەک زۆر هەیە لەناو پەرلەمان تەنانەت ڕقلێبوونەوە ینی پێکدادان لە نێوان پەرلەمان بە قسە و بە هەموو شێوازێک ئێمە بەڕاستی ئەومان لە ئەنجومەندا نەبووە خۆشبەختانە لەگەڵ فراکسیۆنەکانە سەرجەم زۆر تەباین بەیەکەوە ئەگەر چی ڕخنە و تێبینیمان لەسەر کاری یەکتریشە بۆ ڕخنەمان لە ناو دانیشتنی ئەنجومەن یەکدی گرتووە بەڵام کە دەینە دەرێ زۆر تەبا لەگەڵ یەکتر هەڵسوکەوت دەکەین ئەم تەبایە لەسەر حسابی هاوڵاتیان نییە نەخێر بە دڵنیاییەوە نەخێر لەبەر ئەوەی کاتێک کە دەڕۆمە ناو هۆڵی ئەنجومەن بۆ من لەوێندەر ئەو شوێنەیە کە ئەگەر هات و لەوەیە لەگەڵی تەبا بووم لە هەموو شوێنەکە لە هەموو شتەکانە ئەو کاتی لەسەر شانی هاوڵاتی بەڵام لە دەرێ نەخێر هیچ پەیوەندی بە مەسەلەی هاوڵاتی لەگەڵ سەرۆکی ئەنجومەن بە هەمان شێوە تەباییەکی زۆر باشمان هەیە بە هەمان شێوە ڕخنەی لێ دەگرین و ڕخنەمان لێ دەگرێت بەڵام کە هاتی نەدەرێ لە هۆڵی کۆبوونەوە لە هۆڵی لیژنەکانە بەڕاستی ئێمە ینی بەڵێن ژیان و گوزەرانێکی احتیادی هاوسەنگ ڕدەگرین لەگەڵ پارێزگار نایشارمەوە من لە سەرەتای دەست بەکاربوونەوە تا ئێستا تێبینیم لەسەر سیاسەتی پارێزگار هەیە بەڕاستی پارێزگار زۆر دوورە پەرێزە لە ئەنجومەنی پارێزگار یعنی من وا خوێندنەوەی دەکەم هیوادارم من هەڵەبم حەزەکەم ئەو وزهە نەزەڕی من یعنی بڵێن وا لێ بکاتن کە من هەڵەبم بەڕاستی پارێزگار خۆی زۆر دوور دەگرێت لە پارێزگا یعنی بڵێن لە ئەنجومەنی پارێزگا نایەتە ئەنجومەنی پارێزگا مەگەر بە سەردانێکی ینی دەتوانم بڵم لە خلالی ئەم 2 ساڵەیە تا ئێستا بانگێشتان کردبێ بەڵێ بانگێش کراوە نەهاتووە ئەگەر هات بێ لەوانەیە 4-5 بەدەست دەژمێردرێ هاتوو تێرکوانە بە هەر بۆ خۆی هاتووە جارێکیان هەر وەکو بڵین 2 جار هاتووەکەوەی کە بەڕێوبەری هێنابێ بۆ ئێرە میستاقیەتی وەرگرت پێ لە ئەنجومەن ئەگەنە باقی جارەکانی تر هەر لە هۆڵی سەرۆکی ئەنجومەن بۆ وەکو میوانداری سەردانی یێرکوانەی کردووە بەڵام وەکەوەی کە بێ باسی پرۆژە و مەشاریعەکان باسی کێشە و مەشاکلەکانی خۆی بکاتن باسی پشتیوانی لە ئەنجومەنی پارێزگا بکاتن لەناو هۆڵی کۆبوونەوە لە پارێزگار خازانیە لە بەردەم لێ پرسینەوەیەوە من نایبینم بەو شێوازە نایبینم لەبەرەوەی بەڕاستی هەرزارێک شاد بیتە من ناڵم تێبینیم لەسەری هەیە تێبینێکە بەوەی کەەوە بەڕاستی هەزەکەم خۆی لە ئەنجومەن گەورەتر دەزانێت لە کاتێکە خۆی ئەمە گرفتی دروست کردو بۆ ئێوە
من پێت دەڵم دەیان نووسراوی ئەم ئەنجومەنی پارێزگارە لە بەردەم جەنابی پارێزگار لە دیوانی پارێزگارە تاوەکو ئێستا وەڵامی نییە. نووسراوی لیژنەی دارایی لیژنەکەی خۆم هەیە لە ساڵی 2015 لە کۆتاییەکانی لە سەرەتاکانی 2015 تا ئێستا داوای راپۆرتی دارایی پارێزگام لێ کردو تا ئێستا وەڵامی نییە. بڕۆی تۆ ئەمە پەیوەندی بە خودی خۆیەوەیەتی یان ئەو لایەنەوە یەکە پارتی دموکراتی کوردستانە کە لە پشتێتی وڵی ئەمە دەبێ خوێندنەوەی پرسیارە ئاڕاستانە بکەم بەڵام خوێندنەوەی من ئەمە هەر سیاسەتێکە پەیوەندی بە مۆزع سیاسیەوە هەیە پەیوەندی بە مۆزع سیاسیە یعنی بۆ نمونە تا وەزعەکان بەم شێوازە ئاڵۆز نەبوون یەکجار بەم شێوازە نەبوو هاتوچۆیەک هەبوو بەڵام بەهۆی ڕوودانی ئەم وەزع سیاسی کە لارێمی کوردستانی گردووەتەوە ڕاستی ئێمەش لێ بەدەر نەبووین. دێنە سەر پرسێکی تریش لا مەرکەزیە کە لەم ماوەی ڕابردوودا کاردانە پێشەوەی پرسیارە بکەی وەڵامێکی کورد بۆ پرسیاری ئاراستەی کاک عەباس کرد. ئێمە وەکو بڵێن ئەندامان گلەیمان لە هەڵسوکەوتی کەسەکانێ بەرامبەرمان ئەگەر بێت و هەڵسوکەوتی خراپش بەرامبەرمانە هەڵسوکەوت بکەنیان بڵێن شێوەیە پەیوەندیشمان وەکو پەیوەندی کەسایەتی ئەوان بڵێن خراپ بەرامبەرمان هیچ گلەیەکمان لەون ئێمە گلەیمان لە شێوازی کارکردنە لەگەڵیان یعنی وەک بڵێ نەمانتوانیوە بڵێن خزمەتێکی باش بە وڵاتیان بکەین یان وەکو بڵێ ئەوە نەبوونە لەگەڵمان ناتوانێت پێشەوە لەگەڵمان کە بەرامبەرمانەوە بتوانین کار ئاسانی بکەن و بەڵێ پێکەوە بتوانین بە شێوازێکی باش خزمەت بە هاوڵاتێک گلەیمان تەنها لەو لایەنەوە گەر لە لایەنێکی تر ئاساییە هەر کەسە و شێوازە کەسایەتێکیەوە کەسە و بەشێوە کاڵسوکەوت مەبەستەکە لەوەیە یعنی ئێمە کاتێک کە ڕخنە لە بەرامبەر دەگرین مەبەستمانەوە نییە بەدەم داواکاریەکە شخصیەکانی خۆمان نایە. پامەکە گەیشت لەسەر پرسی لا مرکزیت کە خۆی خودی یاساکە بەرجەستەیەەکە بەڵام لە ماوەی ڕابردوودا لێرە و لەوێ بەتایبەت لە سلێمانی ینی دەنگۆی ئەم پرسە زۆر هەبوو لە پارێزگای هەولێر پرسی لا مرکزی چۆن قسەی لەسەرکرێ ئەنجومەنی پارێزگا دەڵێت چی بە تەحدید ئێوە وەکو فراکسیۆنی خزمەت کۆمەڵی ئیسلامی دەڵێت چی بە بڕوای من ئەگەر ئەو پرسەکە باس کراوە تەنها بابەتێکی ڕۆژانە بووە وەزعیان پێگەرم کردووە بۆ ئەوی شتێک لە بیری هاوڵاتی بنەوە ئەم وەزع ئەگەر تەماشا دەکەی سەرۆکی حکوومەت بۆ خۆی ڕیکلامی بۆ دەکاتن ئێمە دەمانەوێت لا مەرکەزیەت ئاوالێکین و دەمانەوێت قەیرانەکان چارەسەکەین بەلا مەرکەزیت ێ باشە خۆ کەس دەستی نەگرتوونە بە بڕوای من تاوەکو ئێستا هیچ کەسێک بە جددی نەهاتۆتە پێش ئەوەی کە دەسەڵاتی لەبەردەسە من باسی ئەوە ناکەم یەکگرتو دەیەوێت گۆڕان دەیەوێت کۆمەڵی ئیسلامی دەیەوێت کە ئاوتی مۆزوعەکەینە یعنی کۆمەڵی ئیسلامی دەستی کەسی گرتووە بۆ لا مەرکەزیەت جێبەجێ نەکرێ هەرچی دێتە سەر شاشە دەسەڵاتێکی هەیە و دەڵێتن دەمانەوێت لا مەرکەزیەت باشە چی گوتوێتی مەیکەن ئێمە کۆمەڵی ئیسلامی نەکتەنە بەڵام کەعباس ئێمە لە ئەڵقەی پێشووترە لە خزمەت لە فراکسیۆنی خزمەت لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی کۆمەڵێک وەسایق و دیکۆمنت و نووسراومان بینی کە تەنانەت کۆمەڵێک دەسەڵات کە هاتان بۆ لەلایەن سەرۆکی حکوومەتەوە لێتە ئەنسەنراوەتەوە وای ئەخەمیش دەمشت ئەوت پێ بڵم یعنی لای ئێمەوە جێبەجێکردنی لای مەرکەزیەت ئاسانترە لە دەرینانی ینی بەنسبەت ئێمەوە ڕەزامەندی ئێمە دەرینانی موویەک لەناو ئاوێکە لەناو ماسێکە یعنی ئەوەندە لەگەڵی کاتە کۆمەڵی ئیسلامی و فراکسیۆنەکەی لەگەڵەوەیە یا بەڵکو لە سەرەتاوەش ئاماژەم پێ بکرد ئێمە ئەگەر دەسەڵاتی لا مەرکەزیەت ئەم سیستەمە بەکار بێنین دەتوانین لە ئێستا کەش بتوانین کۆمەڵێک کێشە هەیە چارەسەری بکەین بەڵام بە پێچەوانەوە لە دوایین نووسراوی سەرۆکی حکوومەت کۆمەڵێک دەسەڵاتەکان لە پارێزگاکان ساندرایتەوە واتە بەنێڕاستە خۆواتە ئەنجومەنەکان هیچ یعنی لا مەرکەزیەت شتێک نییە ئێمە لە بەردەمیا بوو بینە بربەست بەڵکو ئێمە بۆ خۆمان ئێستا کە هەموو هەوڵێکمان لە پێناو ئەوەیە بتوانین ئەم لا مەرکەزیەت جێبەجێکەین با هەوڵاتیان و دەنگدەرانی پارێزگای هەولێر بەڕوونی بزانن لا مەرکەزیەت لە صالحی ئەوانە یان لە صالحی حیزبە سیاسیەکانە لا مەرکەزیەت 100% لە خزمەتی هاوڵاتیاندا هەیە چۆن ئەی بۆ دەسەڵات جێبەجێ ناکەکەواتە بۆ نمونە بەدوو شێواز ڕوە ئیداریە و مالیەکەی و ڕوە ینی بڵێن ڕوە ئیداریەکەی و ڕوە مالیەکەی ڕوە ئیداریەکەی دەسەڵات لە دەستی کەسێک دەسێنرێتەوە دابەشی خوارەوە دەکرێتن ئەو کاتە ڕۆتینیات کەمە بێتەوە گەندەڵی کەمە بێتەوە شەفافیت زۆرە بێتن لە ڕوە مالیەکەی بۆ نمونە لە ساڵی 2015 بڕی 158 ملیار دینار هاتوۆتە پارێزگای هەولێر وەکو ببورن نەهاتوە بەڵام تەخمین کرابوو دانرابوو کە بێتە پارێزگای هەولێر بەڵام بەوەی قەیرانەوە وەزع سیاسی کە هەبوو نەهاتوە تەنها 8 ملیار هاتووە ئەم 150 بۆ نمونە ئەگە باسی ساڵین ڕابردوو بکەین باسی ئەو 158 نەکەین بەڵێنەوەی ساڵی 2015 نهاتوە تەنمی ئەقالیم لە ساڵەکانی پێش 2014 13 و 12 و ئەمانە داهاتوە تەنمی ئەقالیم بۆ نمونە ئەگەر 100 ملیار بوو بێ زیاتریش لە 100 ملیار بۆ 150 و ئەمانە بەسەرەوە بووە 100 ملیار هاتووتە پارێزگای هەولێر مەسەلەی لا مەرکەزیەت چۆنە دەی دابەشی دەکەی بە پێی ئیداریەکە
بۆ نمونە قەزایەکی وەکو خەبات قەزایەکی وەکو خەبات چەند هاوڵاتی تێدا دەژی گریمەن مەسەلەن 150,000 هاوڵاتی تێدا دەژی ئەگە 150,000 هاوڵاتی لەم قەزای خەباتەدا دەژی بە جێرەی ئەم پارەی کە هاتووە دابەشی سەر هاوڵاتیەکان دەکرێت هەر تاکێک لەم قەزایە مەسەلەن 10,000 دیناری بەردەکەوێت دەبێ ئەم 10,000 دینارە بۆ ئەم هاوڵاتیە لەم قەزایە بە کۆی گشتی کۆی کەیتەوە سەرف بکرێتن لە پرۆژەکانی خۆیانە ناکرێ ئەوەندەی باڵەخانەی زەخم و پارچی بێسەروبەر لەناو قەزای ناوەندیە خزمەتی پێ بکەیت بەڵام گوندێکی تەنیش قەزای ناوەندیە تەمەشا دەکەی لە بێ ئاویە خەریکە بخەنچێ قوتابخانەکانی لەناو کابینەیە تو نابێ پارەی ئەوان سەرف بکەیت و بینی لەناو ناوەندەکەی سەرفیکەی بۆ پارەی خزمەتگوزاری گوند و لادەکانی نزیک هەولێر نزیک سنتەری هەولێر یان قەزا و ناحیەکانی نزیک هەولێر هێنراوە لە ڕابردووە لە ناو هەولێرە پێشام کرێ بە دڵنیاییەوە بە سەد بەڵگە هەیە نەک بەڵگە هەیە هەر بە ڕۆژ ڕووناک دیارە کاتێک کە دەبینی باخچەیەکی زەخم لێرکانە ناو پارێزگای هەولێر هەیە لە ناو سنتەردا هەیە بەڵام کە دەچیتە گوندێک کە دەچیتە ناحیەیەک تا ئێستاکە بنکەیەکی تەندروستی پێویستی نییە ئەمەمانەی چییە؟ یعنی پارەکەی ئەو لێرە سەرف کراوە بە دڵنیاییەوە زۆر قەزا و ناحیەمان هەیە لە ڕووی خزمەتگوزاریەوە جیاوازیان لە نێوان سەتا نەتەنها لە ناو قەزا و ناحیە ئەگەر تەنها تەمەشای ناو سنتەری پارێزگای هەولێر بکەین بەری ڕۆژ ئاوای واتە باکووری ڕۆژ ئاوای هەولێر VIP تێدا دەژی جیاوازی لەگەڵ بەری ڕۆژ ئاواکەی لە باشوورە سەیرکەی کە هەر لە جادەکەی تێپەڕ دەکەی هەز دەکەی لە بەری ئەوروپا دەیتە ئەفریقیا یعنی ئاوایە حتا لە ڕووی خزمەتگوزاری ڕێگاوبان و حتا لە ڕووی ئینارەی سەرجادەکەیە ئەنجا ئەمانە هەمووی سەرفکردنی لایەکی لە لایەکترە باشە عباس وەک دوا پرسیار و گەر چیش ماوە لەو دوا پرسیارە لەگەڵ وەڵامەکەی منە بیدەیتەوە ئاساییە وتمان ئیمتیازە شخصیەکان ئەوە وەڵامەکەیمان وەرگرت ئەی کۆمەڵی ئیسلامی ئێوەی ناردوو بۆ ئەوەی کە ئیمتیازات بۆ ئیمتیازاتی خزمەتکردن نا ئیمتیازاتی مادی بۆ کۆمەڵ کۆکەنەوە بووی کە ئەندامانی کۆمەڵ تاعینکەن ئەگەر گرفتێکی خەڵکێکی کۆمەڵە بێ ئەو زووتر چارە سەر بکەن نەخێر ئەگەر کەسێکی کۆمەڵ بەرپرسێکی کۆمەڵ مخالفەیەکی هەبوو یان کێشەیەکی هەبوو چاوی لێ بپۆشن کۆمەڵی ئیسلامی داوای ئەمانی لە ئێوە کردووە سەرتاگەر بێت تو بێنە سەر خزمەتکردنی هاوڵاتیان ئێمە نەک کۆمەڵداوای ئەو لێمان نەکوڕەکەەوە بڵێن گرنگی تایبەتی بە کەسانی خۆمان بدەین بەڵکو وا داوامان لێکراوەوە ئێمە دوور لە حزبایەتەکە خزمەتی هەموو کەسێ بکەین بە یەکسانی هەر کەسێ مەسەلەن کێشەیەک دێنتە داواکارێک هاوڵاتێک بەڵێ پێی بڵێن داواکەی بە دوواداچوون بکەین و هەوڵی بۆ بدەین بەڵام ئەو دەشی هەیە گەر بێت و ئێمە زیاتر ئەوە شاراوانیەکەوە ئەبینین دایمەن دەنگدەری خۆمان هەیە ئەو کەسانێکوا دەنگیان پێمان طبعاً چاوەڕێی شتێکشمان لێکەن هەر کەس هەر بڵێن ژمارە دەنگدەر کە دەنگی بۆ ئەندامی خۆی داوە چاوەڕێی شتێکشی لێکە بەپێی یاسا بەڵام ئەوە وەکو تایبەتی داوامان لێ نەکراوە بەڵام ئەو دەشی هەیە ئەبینین سە بۆ نمونە ئەگەر پارتی دموکرات بینین ئەبینین ئەندامانیان دەنگدەرانیان بڵێن زیاتر خزمەت کراونتیرە بەر شێوێ بۆ نمونە بینین لە دامەزراندنە ئەوان دایمە لە پێشەوەن ئەندامانی ئەوان ویان لە هەنگرانی ئەوان لە پێشەوەن لە دامەزراندنیان لە هەر مافێکی تریان بۆ نمونە ئێستا بینین هەلەر زۆر باشە کاتم هیچ نەما ئەگەر دوا قسەی خۆت بەڵێ ئێمە بینین ئەندامانی خۆمان کەمتر ڕاستی خزمەتکراون زیاتر مەغدورن زیاتر وەکو بڵێ پژگوێ خراون هەتا تەنانە حزبەکەشمانەوە چەند ساڵە و ماوەی بدوزەشی بڕاوە یعنی حزبەکەشمانە تا بەو شێوێنێت وەکو حزبەکانی تر هەتا شتێکی هەبێ و بڵێن بتوانێت خزمەتی خۆی پێ بکەن خزمەتی هاوڵاتیان پێ بکە ئێمە لەولایەنەوە معنی پێمان باشە وەکو بڵێن دەنگدەری خۆمان مەغدورترن زیاتر خزمەتیان کەن بەڵام نەشمان کردو چونکە بەڵام ینی منەوە دووپاتەکەم جیاوازیمان نەکردو ینی ئەگەر بتانەوێت دەنگدەران و لایەنگرانی خۆشتان خزمەتکەن بە پێی یاساەتان نەک شتێکی نایاساییان بۆکەن خۆت وەلو ئەندامێکشمان شتێکی وای نەکرد بەڵام نەشماویستوە چاوپۆشی لێ بکەن ئەگەر شتێک بینی لە دەستخۆش دواتە هەر پێنەوتم کاتون نەما دەستخۆش بێ ئێمە لای تۆ کە عەباس ئەگەر دواوتی خۆتمان پێ بڵێ شتێک نەمپرسی بێ شتێک بە زەڕوری بزانی لە کەمتر لە خولەکێک سپاس بۆ خوا ئێمە وەکو ئەندامانی کۆمەڵی ئیسلامی لێرە وەکو فراکسیۆنی خزمەت بە گشتیش تاوەکو ئێستاکە کارمان لەسەر هیچ شتێکی شخصی خۆمان نەکردووە و ئەوەی کردومانە هاوڵاتی پێوەربوون لە ئێمە مەرجە تەنانەت شەهیدانی پارتی هاتوونەتە لای ئێمە خێزانەکانیان هاتوو لە لای ئێمە یعنی بە بەڵگە لە لامان هەیە گلەیان هەبوو لەسەر مۆزوعەکانە کارمان بۆ کردوون بۆ جیاوازی لای ئێمە بوونی نییە
و بە هاوڵاتیانیش دەگەێنین کاری ئێمە ڕاستە لەم بەرمان زۆر لە بەردەمداهەیە بەڵام بەپێی یاساکە کاری ئێمە بریتیە لە ڕقابەکردن و چاودێریکردنی حکوومەتی خۆجەی بەڵێنی ئەوە دەدەین کە دووبارە و سێبارە تا ئێمە لە ئەنجومەنی پارێزگابین ئێمە لەسەر ئەو کارەی خۆمان کە دەرخستنی ڕاستیەکان و ئیعلانکردنی بە هاوڵاتی گایاندنی بەبێ ترس ڕەنگە زۆر جارانیش زەختمان لەسەر بوو بێ دەتوانم بڵم هەڕە شەشمان لێکرا بێ بەڵام ئەمانە هیچی لەمپەرنیە لە بەردەممان و ساردمان ناکاتەوە بەپێی ئەم ڕێکارە یاساییە کە ئێمە هەمانە کاری خۆمان دەکەین ئەگەر هاتوو بەردەوامیش ئەم هەموو لەمپەرانە لە بەردەمماندا هەبێتن کاری ئێمە بە شێوەیەکی گشتی دەسەڵاتە چاودێریەکی خۆمان جێبەجێ دەکەین بەڵام دەبێ هاوڵاتیشەوە بزانێت لە ڕووی جێبەجێکردنەوە لایانی تەنفیزیەوە کاتێک کە کارەکەی ئێمە سەر ناگرێ نابێ گلەی لە ئێمە بکە ئەوە لایانی تەنفیزیە کە جێبەجێ ناکات بۆی کە نەڵی مافی ئافرەتی فێشێل کرد دواوتی خۆت بە زۆر بە کورتی هیچ کاتم نەماوە داوتم ئەوەیە کە ئێمە هەر توانایەکمانە بێ هەر بڵێن زانیاریەکمانە بڵێن لە زانست و لە بڵێن توانای هەوڵی خۆماندا و هەر بەردەوام بژەبین لە هەوڵدان و هیچ کاتێکش درێغیمان نەکرۆ نە پێشتر و نە بە تەماشین درێغی بکەین لەم بەڵام ئەوەندە هەیە بەهۆی بڵێن ڕۆژی سیاسی و حالەتە سیاسەکەوە ئەوەن دەیتوانی بێتمان کردومان ئەوەن دەیتر ئەگەر بێت و حالتە سیاسەکە چارەسەر بکە حتمما ئێمەش دەستکراوە بین باشتر خزمەتەکەین و بە هاوڵاتیانش لەولایەنەوە بڵێن بێگومان بن لێمانکەوەیان هەبێتکەوە بڵێن کەم تەرخەمی ناکەین و بۆ خزمەتکردنیوان هەوڵەدەین. بەڕێز عەباس محەممەد سەرۆکی فراکسیۆنی خزمەت لە ئەنجومەنی پارێزگای هەولێر سوپاس بۆ ئامادەبوونت سوپاس بۆی کە وەڵامی پرسیارەکانی بەرنامەی خزمەتت دایەوە. بەڕێز چنار جەلال ئەندامی ئەنجومەنی پارێزگای هەولێر لە فراکسیۆنی خزمەت لە پشتی کۆمەڵی ئیسلامی سوپاس بۆ ئامادەبوونی تۆش. بینەرانی عەزیز و خۆشەویست تاڵقەیەکی نوێی بەرنامەی خزمەت هەموو لایەک بەخوای گەورە سپێرین کوردستانێکی ئاوەدان و ئارام بۆ هەموو لایەک دەخوازین خواتان لەگەڵ.